کۆنسێرتی هونەرمەندان میدیا حسێن و کەمال محەممەد لە سەرچنار بەسەرکەوتووی سازکرا کە تیایدا چەندین با بڵێن گوێگر ئامادەی ئەو چالاکیە و ئەو کۆنسێرتە بوون. ئەم چالاکیە بە هەم ئانگی لەگەڵ دەستەی گەشت و گوزار و هەروەها بە سپۆنسەری دەستگای میدیایی کوردسات بوو کە تیایدا هەردوو هونەرمەند چەندین گۆرانیان و بەرهەمی زۆر تایبەتیان پێشکەش کرد کە هەر هەمووی گزارشت بوون لە جوانی شاری سلێمانی و جارانی سلێمانی و جارانی سەرچنار. عاشق مبايا أوريقايا زوري وقتوي في عروشتوا باوسان لێبێ ئەمڕۆ وەکو پرۆگرامی کورسات مەگەزین هاتوینەتە سەرچنار ئەمڕۆ لێرە گەورەترین کۆنسێرت بەڕێوەچێ ئەویش کۆنسێرتی هەرێک لە هونەرمەندان میدیا حسێن و کەمال محەممەد وەکو دەزانین ماوەیەکە دەستگای میدیای کورسات سەرقاڵی ئامادەکاریەکانە بۆ بەڕێوەبردننی گەورەترین کۆنسێرت لە سەرچناری شاری سلێمانی. بێگومان ئەم کۆنسێرتەش بە ئامانجیە بتوانن جوانی و بەهاکانی جاران بگەڕێنەوە بۆ ئەم ناوچەیە بە تایبەت و لەگەڵ ئەوەشدا خەڵکانێکی زۆر ڕوو لێرە بکەن و ئەو بەتایبەت ئەو کەسانێک کە یادگاریان هەیە لەگەڵ گۆرانەکانی هەرێک لە هونەرمەندان میدیا حسێن و کەمال محەممەد بۆی ئەمڕۆ لەگەڵمانە بن لە دوانی هەندێک لە هونەرمەندان و لە ئامادەبوانی ئەم کۆنسێرتە وەردەگرین تا بزانین تاوەکو چەندێک دڵخۆشن بە سازکردنی ئەم کۆنسێرتە و ئەم چالاکیە. ئێستش کۆمەڵێک خاتوونی جوان لێرە دانیشتون کە ئەمڕۆ ڕویان کردوتە سەرچناری شاری سلێمانی. سڵاو لەوێ خاتون. سڵاو لە خۆت گوڵی جوان. تا چەند دڵخۆشی بەم چالاکیە گەڕاویتونەتەوە بۆ سەرچنار و ئەم چالاکیە بەڕێوەچێت؟ وڵای زۆر خۆشە لەبەرەوەی یادەوەری زۆرم هەیە لەم سەرچنارە، یادەوەریم هەیە لەگەڵ هونەرمەند کاکەمال و کاک میدیا زیینی ئەمە جیلی ئەڵتونین هی زەمانی خۆمانن گۆرانەکانیان و ئاهەنگەکانی کایان کرد هەموو یادگاریم لەگەڵەوانە هەیە. چاوەڕوانەکەیت ئەمڕۆ چ گۆرانیەک بڵێن هەرێک لە هونەرمەندان کەمال محەممەد و میدیا حسێن؟ وەڵام من حەز دەکەم گۆرانی کۆنەکانم زۆر حەز لێ زمانی خۆم زمانی گەنجی خۆم. کۆمەڵی گۆرانی کە هەوادارانیان یادگاریان هەیە لەگەڵیا بە هیوای کاتێکی خۆش بۆ تۆش باشتر. سڵاو لەوێ خاتونیان جەنابتان ئەمڕۆ چۆن بە سەردانی سەرچنارتان کردووە؟ زۆر سپاس دەکەم پێشەکی بەخێر بێن. مەڵا بەڕاستی زۆر خۆشە بەڕاستی حەزم زۆر حەزم لە دەنگی کەمال محەممەدا هەم دراوسێ بووین هەم وەکو برایەکی زۆرم خۆشەوێ حەزەکەم گۆرانێ کۆنەکانی بڵێتەوە لەگەڵ تۆ بم شیرینەیە لەگەڵ بەفرەباری هەر زۆر خۆشنە گۆرانیانەی تر بەڕاستی نازانم تلەوە زیاتر چی بڵم. من لێرە و مژدەی ئەوەتان هەیە کە هەرێک لە هونەرمەندان کەمال محەممەد و میدیا حسێن گۆرانیە کۆنەکانیان هەڵێنەوە هەر زۆر خۆشە. ئێمە زۆر پێ خۆشحاڵین کە حەزەکەین گۆرانی کۆنانە بڵێنەوە. سڵاو لەوێ کاک دیار ئەمڕۆ لە سەرچنارین وەکو یەکێک لە میوزیسیانە بەتواناکان بەشداری لەم کۆنسێرتەیە پێوان بڵێ تا چەند دڵخۆشی بەم چالاکیە؟ بزاد ئەم شوێنە زۆر من دڵخۆش مەکە بڵێ بۆ لەبەری بەسەر هاتم هەیە لێرە ساڵانی هەفتاکان بوو بێزەبەت نازانم پێی ئەو کاتە بوو کە گۆرانەکەی مامۆستا کەریم کابانی خوا لێ خۆش بوو یارم نوۆسێتم هاتەکایەوە و بەرجۆمان کەوت هاتیم بۆ ئێرە لەگەڵ ماڵی دایکمە جوابی بۆ باوکم باوکم شۆفێری پاسێکی پۆلۆنی بوو وتی وەرە لەگەڵ ماڵی عومەری شبرامە ینی باوکی ئاڵا عومەر و ئاریان عومەر مان بۆ سەرچنار کامن کە هاتیم بۆ ئێرە زۆر خۆش بوو یەکەم جار چین بە شوێن ماڵی مامە دایکم بە ئامۆژنا فاتمی خوا لێ خۆش بێتی فاتم خێرام ناڵەکان کۆکڕۆچین بۆ سەرچنار وتی ڕووناک نییە ڕۆ یەکمان جەڵ شفتەی گەورەم کردووە ناڵەکان دەمیانێنەوە بیهێنە وتی ئەی بۆ نایێنیت هاتیم بۆ ئێرە ئیتر ماینەوە هەتا دەوری سەعات پێم وایە بانگی عیشاشیە لەو بەرەو بازاڕەکەی سەرچنار ئاگەیشتە ئێرە دەنگی مزگەوتەکە
ئالەم ناوەسەد ئاوەکە بەناو خۆڵە ئەڕۆیشت جۆگەلەیەکی وەرگرتە بوو کوڕبارێک ئاوەکە گەورەتریش بوو چکە ئاویان زۆر لێ دەرنەهێنا بۆ ئەو خواردنەوەی شاری سلەیمانی ئەو ئێوارە لێرە ماینەوە هەتا درەنگانێک پێم وایە هەتا ماوەم تا من لە ژیانە بم ئەو بەسەراتە هەر لە بەرچاومەوە ئەو خۆشیە لە دڵم دەرناچێت. ساماری جاوکانتا وچنیبا لساماری جاوکانتا وچنیبا